بە جۆرێک ئەڵەن کچەکەی نوخشە خۆ من شانازی پێوەکەم کچمە هەموو ڕۆژە چەند جارێ تەلەفۆنێ بۆ یەکەکەین ئەگەر تەلەفۆن بۆ نەکا گلیلیەکەم مەڵمەوە ئەمڕۆ نازە هەڵ نەگرتم بۆ تەلەفۆنم بۆ نەکردم من لێرەوە تەوان دەستخۆشیەکەم لەوانەیە کە بە شێوەیەکی جوان دەریان خستووە بەڵام نیگەرانیشم لە یەکشت زۆر جار ئێمەی بەرپرس کە مناڵەکانمان دەرنەخین ئەڵێ مناڵەکانیان فرعونە کاتێک کە مناڵەکان دێنتە ناو کۆمەلگاوە من بۆ هەموو چالاکیەکان خۆیان نیەن نەک پێیان بڵێم وەرن نما ڕێکخراوێکی هەیە قازان نەویستە لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆبەخشە لە ڕێکخراوەکەی خۆی و لە زانکۆی هەڵەبجە هاتوون شت تەوزیعەکەن هاتوون خۆڵ پاکەکەنەوە بەڵام هەنێ میدیا بینی بە جۆرێک ئەڵەن کچەکەی نوخشە خۆ من شانازی پێوەکەم کچمە خوێندنەکەی تۆ قورس بوو دایکیشت پارێزگار بوو پەیوەندیەکەتان چۆن بوو؟ وەڵاهی چەند مەشغەڵەت هەبێ دایک و کەس نازانم پەیوەندیان باوەڕاکەمدا ببڕێ لە یەکتری هەموو ڕۆژە چەند جارێ تەلەفۆنێ بۆ یەکەکەین ئەگەر تەلەفۆن بۆ نەکا گلیلیەکەم مەڵمەوە ئەمڕۆ نازە هەڵ نەگرتم بۆ تەلەفۆنم بۆ نەکردم زۆر باشە لەخوا بەزیابێ ئەڕۆڵا هەڵیەگری باش وەکو هەر دایک و کچێکی ئاسایی بێکەوە چنە حەفلە و سەیران و بازار و کچانی واتیان لەگەڵ دایکم چن بە بازار ئەڕۆڵا بێگومان